شەوی ڕابردوو لە ناحیەی ڕزگاری سەر بە قەزای خەبات لە پارێزگای هەولێر بەهۆی شەڕی نێوان دوو برا 5 کەس کوژران. وتەبێژی پۆلیسی هەولێرە ڕایگەیاندە دوای ئاگدارکردنەوەیان لە بوونی ڕووداوێکی شەڕکردن لە گوندی کەورە بەلناسنووری ناحیە ڕزگاری لە قەزای خەبات دەست بەجێ هێزەکانیان چوونەتە شوێنی ڕووداوەکە. وتیشی شەڕەکە بەهۆی کێشەی زەویوزارەوە لە نێوان دوو برا ڕوویداوە و لە هەردوو خانەوادەکەش 5 کەس کوژراون. وتەبێژی پۆلیسی هەولێر ڕوونیشی کردەوە. لە ئێستادا پۆلیس پەراوی لێکۆڵینەوەی بۆ ڕووداوەکە کردوێتەوە تاوەکو ڕێڕەوی یاسایی بەرامبەر تۆمەتباران بگیرێتە بەر. بەناوی خوای گەورە و میهرەبان بەداخەوە ئەمڕۆ ئێوارە کاتژمێر 7:30 حاڵەتێکی کوشتن لە سنووری شاری هەولێر لە دەوروبەری شاری هەولێر ڕوویدا لە قەزای خەبات لە ناحیە ڕزگاری لە گوندی کەورە. دیارە دوو بنەماڵە کە براش بووینە کێشەی زەویزاریان هەبووە لە نێوان یەکدا کە بۆتە دەمەقاڵەیانەوە چەندین جار کێشەشیان هەبووە و داوای یاساییشیان تۆمار کردووە و داواکانیان پەراوی لێکۆڵینەوەکانیان لە دادگا بووە. بەڵام دیارە ئەمڕۆ کە ڕوبەڕووی یەک بووینەوە لەم نێوەندەدا 5 کوژراو هەیە و 2 برینداریش هەیە. لەلایەنی یەکەم دیارە باوکێک و 3 کوڕ کوژراون و لایەنی دووەم دیارە برایە کوژراوە و 2 براش بریندارن. ئەو دوو برایە کە بریندارن ئەوانش تۆمەتبارن چونکە لەو شوێنە بووینەکەوە حاڵەتی تەقەکردنەکە و کێشەکە ڕوویداوە. هێزەکانمان لە بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر دوای ئاگادارکردنەوەیان چوینە شوێنی مەبەست و لێکۆڵینەوەیان دەست پێ کرد و هێزێکی زۆریشمان نرد بۆ ئەو شوێنە و 2 بریندارەکەش ئێستاوکە دەستگیر کراون لەلایەن بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر بە پێی مادەی 406 لە یاسای سادانی عێراقی و ئێستاوکە ڕێڕەوی یاسایی گیراوەتە بەر و پەڕای لێکۆڵینەوەش کراوەتەوە بۆ ئەم ڕووداوە و تەرمەکان ژڕاوانە فیزیکی دادی کرانەوە بۆ ئەوەی کە دواتر بە خاوەنەکانیان بدرێتەوە.